دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا استراتیژیەکی ناسراو بە فشاری توند بەرامبەر تاران پەیڕەو دەکات کە تێیدا لە نێوان هەڕەشەی سەربازی وێرانکەر و کشانەوەی لە ناکاودا یاری دەکات. بەڵام ئەم استراتیژیە لەگەڵ ڕژێمی ئێراندا ڕوبەڕووی ئاڵانگریەکی ڕاستەقینە بووەتەوە کە توانیویەتی بە چەندین شێوە بەرپەرچی بداتەوە و خۆی لەگەڵیدا بگونجێنێ. بەپێی راپۆرتێکی ئاژانسی ئەسۆشیێتد پرێس ئەم شێوازەی ترەمپ شتێکی نوێ نییە. ئەو لە کارەکانی پێشووی لە بازاری خانوبەری نیویۆرکەوە فێربووە کە چۆن لە ڕێگەی دروستکردنی پشێوی و فشارەوە دەستکەوت لە دانوستانەکاندا بەدەست بێنێت و لە جەنگی 5 مانگەی سەر ئێراندا پیادەی کردووە. استراتیژی ترەمپ بەرامبەر ئێران بە هەڵبەز و دابەزی بەردەوام و گۆڕینی هەڕەشە توندەکان بۆ پاشەکشەی لە ناکاو دەناسرێتەوە. لە چەندین وێزگەی وەک نیسان، ئایار و حوزەیرانی ڕابردوودا ترەمپ پاڕەشەی وێرانکردنی ژێرخانی وزە و شارستانیەتی ئێرانی کرد. بەڵام دواتر بە پاساوی دانوستانی جددی و فشاری هاوپەیمانە کەنداویەکان هێرشەکانی هەڵوەشاندەوە. ڕاستیەکی پەردەپۆشراو ئەوەیە کە جێبەجێکردنی ئەو هەڕەشانە پێویستی بە ڕەوانەکردنی هێزی زەمینی هەیە. ئەمەش لەگەڵ دروشمە سەرەکیەکانی ترەمپ بۆ دوورکەوتنەوە لە جەنگە بێکۆتاییەکان ناگونجێت و ماترسیەکی گەورەیە بۆ سەر پێگەی سیاسی خۆیشی لە ناوخۆی ئەمریکا. لە دوای نمونەدا ترەمپ ڕایگەیاند کە هێرشێکی گەورەی هەڵوەشاندووەتەوە کە بڕیار بوو گەورەترین هێرش بێت لە دوای جەنگی جیهانی دووەمەوە. ترەمپ ئاماژەی بەوە کردووە کە ئەم پاشەکشەیە لەسەر داوای هاوپەیمانانی کەندا و سعودیە، ئێمارات، قەتەر بووە. بەتایبەت ئاماژەی بەڕۆڵی محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیە کردووە کە پێیان وا بووە ڕێکەوتن نزیکە و شەڕ کارەساتبار دەبێت. لەسەر ئاستی ناوخۆیی ترەمپ لەژێر فشاری هەڵبژاردنەکانی نوێکردنەوەی نیوەی کۆنگرێسدایە کە بڕیارە لە مانگی تشرینی دووەمدا بەڕێوە بچێت. بەپێی ڕاپرسیەکی ڕای گشتی کە ناوەندی ئەسۆشیێتد پرێس نۆرک بۆ توێژینەوەی کاروباری گشتی ئەنجامی داوە. نزیکەی 2 لە سەرسەی ئەمریکیەکان پێیان وایە شەڕ لەگەڵ ئێران بێسوودە. ئەم ڕاپرسیە نەک تەنها دیموکراتەکان بەڵکو لە سەدا 37 کۆماریەکانیشی گرتووەتەوە کە دژی شەڕن. سیناتۆر مارک کیلی ئەندامی لیژنەی هێزە چەکدارەکان لە ئەنجومەنی پیران لە چاوپێکەوتنێکدا لە کەناڵی CBC نیوز ڕەخنەی لە هەڵوێستەکانی ترەمپ گرت و بە زۆر ناسەقامگیر و پڕ هەڵبەز و دابەز وەسفی کرد. وتیشی ئەو ئێستا هەوڵ دەدات مانگەڕێنێتەوە بۆ ئەوەی لە شوباتی ڕابردوودا و پێش شەڕەکە لەسەری بوون. ئەو پێی وایە ئەگەر بیتوانایە کاتی دەگەڕاندەوە. لای خۆشیەوە سیناتۆر جۆن کێنیدی هۆشداریدا کە هەڵکشانی شەڕ دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی وزە و دروستبوونی هەڵاوسانی ئابووری گەورە بۆ گەلی ئەمریکا. ئێران تا ئەم ساتەیش جەخت دەکاتەوە کە دەتوانێت بەرگەی فشارەکان بگرێت. تا ئەو کاتەی ترەمپ لەبەر هەڵبژاردن و کەمی تەقەمەنی ناچار دەبێت پاشەکشە بکات. لە بەرامبەردا ترەمپ هەوڵ دەدات هاوسەنگیەک لە نێوان نیشاندانی هێزی سەربازی و ڕێگەدان بە دیپلۆماسیەت بدۆزێتەوە. بەڵام ئەم تەمومژە لە بڕیارەکانیدا دۆخەکەی گەیاندووەتە ئاستێکی مەترسیدار کە تێیدا هەردوو لە چاوەڕێی هەڵەیەک یان ڕێکەوتنێکی چاوەڕوانکراو دەکەن.